گەورەتر بابەتێکی دیکەی گرنگی ڕۆڵ دەکەین کە تایبەتە بە پرسی عقارات و بازاڕی زەوی و بڵێ لە ئێستادا دۆخی بازاری عقارات چۆنە و تا چەند ئەو پرسە سیاسیانی ئێستا لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان هەیە کاریگەریان لەسەر بازاری عقارات دروست کردووە. بەڵێ سپاس سەرەتا بۆ دەستگای ستاندارد، سپاس بۆ بەڕێزت. بەڵێ هەموو گۆڕانکارانەی کە لە کوردستان ڕوو دەدەن لە بواری سیاسی ئابووری کاریگەری ڕاستە خۆیان دەبێت لە بواری عقارات، چکە قانونێکی لە دنیادا هەر کاتێک کە سیاست بە خۆت بوو ئابوور دەبێتە پاشکۆ. هەر چێشە و گرفتێکی سیاسی چێشەگرفتی ئابووریش لە دوای خۆی دێنێ. بۆی ئەمە ئێستا لە کوردستان دەگوزارێت تام دقیقە بە دۆخی عقارات تا ڕادەیەک سەقامگیرە، تا ڕادێک کەمێک بەرز و نزموی تێدا ڕووداوە، بەڵام وەکو ئام سەقامگیرە. بەڵام چاوەڕوان دەکرێت لە پاش ئەم مانگەوە کۆمەڵی گۆڕانکار ڕوودا لە بواری سیاسی کەوا بکات کە دۆخی عقارات بەرەو بەرز و نزمی بڕاتنە. بەرەوەی بیرمان نەچێمان لە عراقی قەت دۆخی ئابووری سەقامگیر نەبووە، و لەگەڵ ئەمەشدا دۆخی هەڵبژاردنەکان دێتە پێشەوە کە ئەمە کێبڕکەی سیاسی و یەکترشکان و جنێو بە یەکدان و ئەم بابەتانە لە ناو میدیا و سۆشیال میدیا دەخرێتە کار. ئەمەش وا دەکات کە بازار ناسەقامگیر بێت و نرخەکان ناسەقامگیری بەخۆی ببینێت لەو ماوەیەدا. زۆر باشە کاک سەردار، لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کۆمەڵێک پرۆژەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان چۆن لە بواری جێبەجێکردن، بە تایبەتی کۆمەڵێک یەکەی نیشتە جێبوون وەتاوەکو ئێستا بەشێک لەو یەکەی نیشتە جێبوونانە کە ماوەی چەندین ساڵە کاتیان بەسەر چوە دەبووە پێشتر تەواو بکرێن، بەڵام تەواو نەکراون. ئەوەی ئێوە زانیاریتان هەبێت بۆچی پرۆژەکان بەو شێوەی لێهات؟ ئایا ئەو کەسانەی کە خاوەنی پرۆژەکە بوون یاخود ئەو کەسانەی کە سەرپەرشتی پرۆژەکەیان دەکرێت چیان بەسەرات بەشێکیان هەدیار نەماوە؟ بەڵێ ئەمە دوو لایەن لەخۆ دەگرێت. لایەنێکیان نەبوونی چاودێری و ڕقابەی و نەبوونی وەرنەگرتنی گرێتی لەلایەن دەستگای وەبەرهێنان و دەستەی وەبەرهێنان حکومەت هێرمی کوردستان و حکومەت هێرمی کوردستانە کە وای نەکردووە ئەم کۆمپانیانە کە دەن وەبەرهێنان لە کوردستان دەکەن کە چەکی بانق و چۆن دەڵێ پژگیری بانک بێنن کە پاکێک پژگیریان بکاتن لەبەرەوەی سپارەی خۆیان لە بانکدا بنێن یا پارەی خەڵک بەپێی یاسا وەبەرهێنان دەبێت لە بانکدا بدرێت بۆی پارەی خەڵک نەفەوتێت. ئەم چاودێری و ڕقابە و ئەم مراقەبەی کۆمپانیاکان نەبوو. ئەمە وای کرد کە کۆمەڵی کۆمپانیای بەتاڵ تەنها وەهمی بێن بەناو هەبن بێنە کوردستان کۆمەڵێک پرۆژە وەگرن یا بیفرۆشن کۆمەڵێک پارەی خەڵک ببەن و بڕۆن. ئەمە کۆکار هۆکاری دومیان بریتێ لە نەبوونی هۆشیاری لەلایەن خەڵکەوە. خەڵکێک کاتێک تۆ شتێک دەکڕیت تا سارەیەک دەکرد یەکەم جار بێت لای فیتەر فاسی دەکەی زان چ مشکلەیە، دواتر تەلەفۆن بخوان سنوێکەکەی بەناو دەکەیاننا. بەڵام تۆ خانەیەک دەکرد بە 10 دەفتەر بە 15 دەفتەر بە 20 دەفتەر ناچنە ئیستثمار پێیان بڵێن ئاخۆ لە ئیستثمار ئەم پرۆژەیە مۆڵەتی هەیە نیەتی ئاخۆ ئەم پرۆژەیە تۆمار کرا تۆمار نەکراوە ئەم کۆمپانیایە پاوەڕپێکراوە با پێکەنا. ئەم دوو هۆکارە وای کردووە کۆمەڵی پرۆژەی زۆر وەکو فلۆریاستی وەکو دەشتی بەهاشت وەکو مەموزی کە بە خۆشحاڵە کوڕپیتان جواری کرد تەواوی کرد ئەم پرۆژانە بوەستێتن تا ئێستاش خەڵکی زۆر پارەی لەناو ئاسێبێ. زۆر باشە کاک سەردار، دەکرێت بە نمونە لە کاتێکدا خەڵک بە نمونە پرۆژەیەک ناوی خۆی تۆمار دەکات لە بۆ یەکێکی نیشتە جێبوون، بەڵام وەکو خۆت باست کرد دەشتی بەهاشت بوو کۆمەڵێک پرۆژەی دیکە بوون لە شاری هەولێر کە تەواو نەکراون. ئێستا جاری شر کۆمپانیایکی دیکە دێت جارێکی تر پارە لە هاوڵاتیان وەردەگرێتەوە. ئایا ئەمە تا چەند ڕەوایە؟ ئایا دەکرێت هەر کۆمپانیایەک نەیتوانی یەکە نیشتە جێبوونەکەی خۆی تەواو بکات کۆمپانیایکی کە بێتە شوێنی و دووبارە پارە لە خەڵک وەربگرێت؟ ئایا دەکرێت ئەمە بەو شێوەیە بێت؟ خۆی لە ئاسڵدا لە واقعدا بەپێی قانون ناکرێت و گرفتێکی یاسایی گەورەی هەیە، بەڵام لەبەر ئەوەی لە کوردستاندا پێم وتن هیچ درێنتێک لە کۆمپانیای پێشتر وەرنەژیراوە و ئەم خەڵکەش مەمنونە ئەو پارەی کە ڕۆیشتووە بەشێکی بۆ گەڕێتەوە بۆیە ناچارە بەشێک پارەش باتن. ئەگەنا بەپێی قانون هیچ ڕێپێدراو نییە کۆمپانیەکە کە وەردەگرێتن کۆمەڵێک ئاسانکاریتری بۆ دەکرێت کۆمەڵە قەرەوی بۆ دەکرێتەوە بۆی پرۆژەکە تەواو کات، بەڵام ئەم دێچینەکە پارە لە خەڵکی وەردەگرێت. ئەمە بەڕاستی نایاساییە، بەڵام بەهۆی لاوازی سیستەمی چاودێری لە کوردستان و دەستەی وەبەرهێنان کە لێرە بەداخەوە کۆمپانیەکان بەهێزترن لە حکومەت لێرە کۆمپانیەکان کاک سەردار ببوورە قسەکانت دەوڕم واتە چۆن کۆمپانیەکان بەهێزترن لە حکوومەت؟ ئێستا تام دەقێت تۆ 20 کۆمپانیایەک درابێتە دادگا تا ئێستا 20 تا
کۆمپانیایکی دروستکەری باڵەخانە و شوقە و پرۆژە نیشتە جێبوون پرۆژەکە لێوە گیرا بێتەوە لەسەر جنکرابێت و هێنا بێنە سەر تەلەڤیزیۆن بتوانێت کاکە شتیوەمان نییە تام دقەیە کۆمپانیەکان دەسەڵاتدار یعنی بۆن بە تۆ پرۆژەیەکی نیشتە جێبوون داوەتە کابرایەک ئەم کابرا پرۆژەی خۆی دەزانێت کەچی 100% پرۆژەکەش فرۆشتووە ئیشی ئەوە ماوە پاخانی شوقەکە پارێزێت پرۆژەکە پارێزێت زبلەکان فرێداتن ئاوی قورس فرێدا کاربا بۆ دامیکە یان ئیشی سا پرۆژەکان لە دوای تاوابوونی پرۆژەکان تەنها بەڕێبوونی خەدەماتە بەڵام تام دەقێشیش پرۆژێک نیە لە کورسان خاڵەکە کار خۆی بخاوەن دەزانێت ئەڵێ تۆ بۆ تێ بێتە ژوور تۆ بۆت نییە بێتە ژوورەوە خاوەن فلان عقارە بۆ هیچکە فلان عقار بۆ نییە ئیشکە کەواتە کاوان کۆمپانیەکان بەهێزترن لە حکومەت هێرێن کورسان من بەدڵێ ئەو قسەتان بۆ دەکەم خۆی لە ئەسڵدا دەکات خاوەنە پرۆژانە بێت بەڵام کۆمپانیا خاوەنە پرۆژانن کەواتە کاگازات شتێکت باس کرد ئەو خاوەن پرۆژانە لەگەڵ مەکتەب عقاراتەکان بوونەتە شریک ینی وەک خۆت دەڵێ ڕێگا دەدەن و عقاراتە ئیش بکە یاخود ئەوی تر ئیش نەکاتن ئەمە هیچ کاریگەریەکی لەسەر نرخی مامەڵەکردنی نێوان کڕیار و فرۆشیار نابێ بە نمونە خاوەن نووسینگەیەک بەڵێ خۆی لە ئەسڵدا ئەگەر هاتوو کۆمپانیا کاتێک شتێک دروست دەکەن دانەبی فرۆشن بە خەڵک ئەگەر هاتوو نافسە لە بینی کۆمپانیەکانی عقارات دروست کرا قۆڕەکاری نەبوو ئەم کاتەش خەڵک بە ئارزومەندانە بە نرخی گونجاو شت دەکرێت بەڵام کاتێک تۆ شتێکت قۆڕە کرد لە کۆمپانیاکدا لە نووسینگەیەکدا لە بنکەیش فرۆشتندا ئەمەوە دەکات نرخەکە ڕاوەستێت و تەنها لە فیەکی مستهدەفی تایبەت پێ بکرێت نەبوونی منافسە وا دەکات بەرژەوەندی خەڵک لە کەدار بێ یعنی بەرژەوەندەکە بۆ خەڵک نەبێت بۆ کۆمپانیەکان بێ بوونی منافسە وا دەکات خەڵک استفادە بکاتن ئەم کۆم پرۆژانە ئێستا لە هەولێر هەن پرۆژەی چاک و باشە بەڵام چەند گرفتێکیان هەیە یەکەمیانەوەیە کە ڕەچاوی ئەوە نەکراوە کە بۆ نیشتەجێبوونی خێزان دروستکرێتن دومیان ئەو ڕەچاوی ئەوە نەکراوە باردۆخی ئابووری خەڵک سێمان ڕەچاوی ئەوە نەکراوە خەڵک تێدا بە ئاسانی بە سانای تێدا بژێت چوارەمیان مەنافسەی تێدا دروست نەکراوە چەند کۆمپانیایەک بەدەست دەژمێردرێت لە هەولێر ئیشی کڕین و فرۆشتن دروستکردنی خانوبەرە دەکات کەمە شواشی کردووە خەڵک تێدا مستەفید نەبێت چۆن چەندێک کۆمپانیای جیاواز چەندێک کۆمپانیای بیانی و ناوخۆدا خارجی بێتن ئەمە زیاتر لە بەرژەوەندی خەڵکە لە بۆی منافسی زیاتر دروست دەبێت بە مەرخی کەمتر بە قستی درێژتر بە قەبارە و کوالیتی جوانتر ئەمە دەکات خەڵک مستەفیدە بەڵام ئەم دەرفەتە لە هەولێر تا ڕادەیەک کەم و نابیندرێت زۆر باشە کاگازات بۆچی هاوڵاتیان متمانەیان بە پرۆژەکانی وەبەرهێنان نەماوە لە ئێستادا بلاکەس متمانەی باشانەیە یعنی لەوە زیاتر دادوەرە پارێزەرە شوقەی کڕیوە عەقدەکەی تەماشا نەکردو ئیمزای کردووە ئێمە لەوە متمانە زیاتر چی تۆ کۆمپانیاک دەفتەر بەڵام خۆ لە ماوەی ڕابردوو کاگازات خۆ لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک ئەشکالیات دروست بوو بەوەی کە بنمونە کێشەکەوتە نێوان خاوەنی پرۆژە لەگەڵ هاوڵاتی دەستی بە خۆ پیشاندان کرد گرتبوونەوە چەندین جار گرتبوونەوەیە کرد ئەی ئەمە ناسەلمێنێت کە هاوڵاتیان متمانەیان نییە دەزانی چیە کاتێک ئێمە دەتوانین بڵێن هاوڵاتیان متمانەیە نە کاتێک بینیمان کۆمەڵک پرۆژە وەستاون فرۆشتی تێدا ناکرێت بەڵام لەو هەولێرە بەخۆشیەوە ئەوەیە کە پرۆژێک دێتە بازە بە هەفتێک نامێنێت یعنی من پێم سەرسوورمانە یعنی من لە دەورەوە دەوراتم بینیوە لە ئیمارەت لەگەڵ کۆمەڵی پرۆژە کۆبوومەوە کە پێم وتن ئێمە لە کورسان زەوی هێشتا نەکراوەتە ئافر نەکراوە هیچ نەکراوە هەموو شتەکان دەفرۆشرێت گاڵتەیان بێ بەوتیا شتیوە هەیە لە کوردستان تەنانەت هیچ پرۆژێک نییە لە کاتی تەواوبوون نافرۆشراوە هەمووی لە بناغەوە فرۆشراوە سیقلەوە زیاتر چییە کابرا نە شوقەی دیوە نە کەتۆلۆکی دیوە نە باڵەخانەکە دروست کراوە نەتزان مستەسمرەکە چیە پارەش نەخاتە دەست ئەسڵەن لە کوردستان سیقە فولە بێقانونی زۆرە چۆن بێقانونی واتە بە شێوەیە پرۆژەی نوشتەجێبوون بەپێی یاسای استیسمار بەپێی پەیامنامە و ڕۆکردنەوەی دەستەی وەبەرهێنان بۆی نە بفرۆشێت تا سەتادەی پرۆژەکە تەواو نەکات بەڵام بەدڵنیایە پێ دەڵێن یەک پرۆژە لە کوردستان سەتادەی تەواو کردبێت اینجا فرۆشت بێ هەمووی پێش ئەو کاتە فرۆشتوێتی هەمووی بناغێنێدا فرۆشتوێتی ئای کەس نییە چاودێری ئەم دۆخە بکات کاک سەردار خۆی دەستەی وەبەرهێنان چاودێری دەکات بەڵام دەستەی وەبەرهێنان بەو توانە هەیەی بۆ دەسەڵاتەیەتی بۆ یاسا هەیەی ناتوانێت کۆنتڕۆل هەمووی بکات دەبێت یاسای وەبەرهێنان دووبارە پێداچوونەوەی بکرێت هەموار بکرێتەوە کۆمەڵێک بەرگە و خاڵ زیاد کرێت کۆمەڵێک ڕقابە زیاد کرێت لەگەڵ ئەمەشدا دەستەی نەزا و پەرلەمان بێنە سەرخەت بۆی بتوانن شتەکان بە بەرژەوەندی هاوڵاتان بشێنەوە بەڵام تام دەقەیە دەستەی وەبەرهێنان بەپێی ئەو یاسای لەبەردەستایەتی ناتوانێت سەرپەرشتی تەواوی پرۆژەکان لە کوردستان بکات زۆر باشە لە ئێستادا ئەگەر ئامارێکتان لەلا هەبێ چەند پرۆژە لە هەرێمی کوردستان تەواو نەکراون بە تەواو نەکراوی بەجێ ماوە هەتانە ئامارێکتان بەدەستدا ئەوانەی کەماوە بەدەپەنجەی دەست دەژمێردێت بۆ منە دەشتی باشمانەیە لەو لاشەوە ئەومانەی شاری گوندی ئەو لە فلۆراستیمان هەیە
چەند پرۆژێ تری وشوها بەسییتمانێ بەڵام ئەوانەی لە بواری دیشتەجێ بوون تقریبا 96 تاوا کراوە بەڵام ئەوان زۆرترین پرۆژێ وەستا و لە بواری گەشتیاریە لە بواری وتێل و موتێلە لە بواری خوێندنگەکانە کە کۆمەڵک زەوی دراوەتە خەڵک لە بەرامبەرەوەی کە پرۆژەی گەشتیاری تێدا بکات یا پرۆژەی وەبەرهێنانی پەروەردەی تێدا بکات ئەوانە وەستاون بەڵام باقی تر پرۆژەکان تر فرۆشراون کێشیان نەماوە تەنها چەند پرۆژێک نەبێت 3-4 پرۆژە نەبێت. زۆر باشە کاک سەردار سەبارەت بەوەی کە کۆمەڵک پرۆژە هەن وەکو خۆشت باست کرد کە لەوانە دەشتی بەهشتە فلۆریایە کۆمەڵک چارە نووسی ئەوانە چی بەسەر هاتەوە ینی هێتاوەکو ئێستا هیچ ڕێگا چارەیەکی بۆ نەدۆزراوەتەوە بە نمونە چونکە خەڵکێکی هێزگار زۆر خەڵکێکی هێزگار زۆر چاوەڕێی وە دەکات تەواو بکرێن. بەڵە دەستەوە برهێنان لە ماوەی پێشتر دوو هەنگاوی زۆر باشینە ئەم پرۆژانە خستەم زاد و تەنانەت فلۆراستی لەلایەن کۆمپانیای ساوس کوردستانەوە وەرگیراوە دەست پێکرا بەڵام ئەوانش زیان هێشت ئەم پرۆژانە دەبێت حکوومەت خودی سەرپەرشتی بکاتن خودی خۆی کۆنتڕۆڵ بکات لەبەرەوەی کێشە و گرفتی زۆری تێدا هیچ مستەسمەرێک ئامادە نیە خۆی بخاتە ناو کێشە و گرفت بۆیە دەبێت کێشە و گرفتەکانی چین کاگازە بۆ لە شوقەیە چەند جارێک فرۆشراوە بۆ لە تۆ کاتێک مستەسمەری بزنس دەکەیت دەبێت قازانج بکەیت ئەمانەوەی لە تۆ قازانجەکەی نەماوە لەوەی پارەی زۆر پێشتر لێوەرگیراوە خوراوە ئەمانە بیانی هەموو مستەسمەرێک ئامادە نیە خۆی بخاتە ناو گرفتەوە خۆی بخاتە ناو کێشەوە پرۆژەی تر هەیە ئامادەن چی دەکا بەڵام من پێم وایە دەتوانێت حکوومەت هێرم کوردستان لە بەرامبەر ئەو پرۆژانێک کە دەیدات بەرامبەر دەداتە کۆمپانیاکانی تر بەڵێ مەرجی شوێ لە بەرامبەر دەبێن پرۆژەش تەواوکەیت چکە تۆ لەمایە تر قازانج لە من دەکەی بالەوەش تو من قازانج لە تۆ بکەم. زۆر باشە باس لەوە کرد کە ئەو پرۆژانی کە تەواو نەکراون هەتاوەکو ئێستا ئەو پرۆژانی کە تەواو نەکراون و بە تەواو نەکراوی بەجێماون هیچ کام لە خاوەنەکانیان دراونەتە دادگا ئایا هیچیان پەڕاوی لێکۆڵینەوەیان هیچ پەڕاوێکی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە کەسیان دەستگیر کراون یاخودنا بەڵێ بەشێکیان دراونەتە دادگا بەشێکیان دەستگیر کراوە کە فەرد ئازاد کراون بەڵام ئاخۆ دوایمە چی لێدێت هیچ نەکراوە ئایا پارەیان لێوەرگیراوەتەوە پرۆژەکان لەوەرگیر لە خێرتام دەکە هیچ نەکراوە چکە لەبەرەوە هیچ گرنتێکیان دانە نابوو لەبەر هیچ پژگیرێکیان نەبوو لەبەرەوە هیچ پارێکی داگدراوی بانقیان نەبوو بۆی حکومەت بتوانێت وەرگێتەوە پارەکەەوە جیرا و ڕۆیشتووە بۆیە شتێکی وایە لەگەڵ ناکرێت بەڵام لەمە دوا دەبێت حکومەت لەوە چاوکراوەتر بێت وا بکات کە دەفعاتی پارێش خۆ کڕینی خانوو فێلاکان لە بانک بدرێت و بانک تەسەڕوفی پێ بکات بۆی بتوانێت لە کاتێک کە گرفت دروست دەبێت لە مستەسمەرەکە بتوانێت پارەی خەڵک بگەڕێتەوە بۆ خەڵک متمانە دەست نەداتن. کاک سەردارەوەی ئێوە بزانن ئەوانەی کە پرۆژەکانیان تەواو نەکردووە و وەکو خۆت دەڵێ بەشێکیان دراونەتە دادگا کەسیان هەیە چوو بنەتە دەرەوەی وڵات و لە دەرەوەی وڵات بن ئێستا نەگەڕێنەوە هەرێمی کوردستان بەشێک لەوانە ئێستا لە دەروی هەولێرن ئەسا لە دەروی عراقن بەشێکیان ئێستا لە سلێمانیشتەجێ بوون لە پۆشاری دەشتی باشت ئاگدار لە سلێمانیشتەجێە کۆمەڵی تریان لە بەغدا ئێستا دەستیان بۆ بەرهێنا کردوێتەوە بۆیە پێم وایە ئەمە بابەتە تا ڕادەیەک سڕ کراوە وازی لێ هێنراوە لەبەرەوە خەڵکە تازە ڕۆی وشەکەی خوارد بەڵام ئەوی هاتووە ئێستا دێنێت پرۆژەکان باشکەنەوە پێم وایە پرۆژانە لە ماوەی 2 ساڵی داهاتوودا ئەمانش دەست پێ دەکرێتەوە دەشتی بەهشت من ئاگدارم کاریان لەسەر کردەوە دەستەوە بەرهێنان بدرێتەوە چەند کۆمپانیاشتر خەریکی تەقدیمکردنی تەندەراتن و فلۆراستی هەمێنە باماشەوە تەقدەری تەندەرات کراوە لە کۆمەڵە کۆمپانیابان کراون پێم وایە لەمەوەدا حکومەت هێرێمی کوردستان سیاسەتی وەبەرهێنان لە کوردستان دەگۆڕێت ئەوەی من ئاگدارم ئێستا دەستەوە بەرهێنان دەڵێ پرۆژێک نادەمە کۆمپانیاک ئەگەرات 150 بۆ حکومەت دەبێتن پێشتر پرۆژێک ددا کۆمپانیا هەمووی بۆ کۆمپانیاکە بوو بەڵام ئێستا حکومەت دەوێت 150 بگەڕێتەوە بۆ حکومەت کامەشتێکی زۆر باشە کاوا دەکات کە وا داهاتی حکومەت زیاتر بێتن و کاتن کە پرۆژەی زیاتر لە شوێنەکان ئەنجام دات. زۆر باشە کاک سەردار لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەر لە جەژنی ڕەمەزان سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک بەڵێنی بە بەشێک لە سوودمەندبووانی گەڕەکی هەشتی حەسارۆکانە و زەوی کە چەندین ساڵە بێ خزمەت گوزاریە ئایا ئەوە هیچی لە دۆخەکە گۆڕی یاخۆت بازاڕی زەویزار لەو ناوچانەی کە سەرۆکی حکومەت باسی لەوە کرد ئایا هیچ گۆڕانکاریی بەسەردا هاتووە ئەوەی ئێوە شارەزاییتان هەبێت و ئەوەی ئێوە زانیاریتان هەبێت ئایا بەڕاستی خزمەت گوزاریەکان ئەوەندە زەحمەتە کە چەند ساڵە خەڵک چاوەڕێی دەکات بۆی خزمەت گوزاری بگاتەوە شوێنانە پاش لێ کاک سەردار وا بێ لەگەڵمان نەما بەڵێ هاتەوە بەڵێ کاک سەردار پاش لەدانەکەی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ
بازاڕی زەویزان لە شوێنانەی کە حکوومەت هێرمی کوردستان بڕیاریدا کە خەدەماتی بۆ بێت گۆڕانکاری بەسەرداهات نرخەکان بەرز بنەوە بە ڕێژەی 10 بۆ 15 بەرز بۆتەوە بەڵام ئەمام نرخانە ئەگەر هاتوو چەند مانگەشتری بەسەردا بێت ئەم خەدەماتە دەست پێ دەکرێت تەواودا دەبەزێت خەڵک تەواو بێمەل دەبێت بەڵام پێم وایە ئەمجارە دیراسە جەدوای باشی بۆ کراوە حکوومەت تەواو هاتوۆتە پێش دەست و بازووری هەڵکردو ئەمجارە پرۆژەکان ئەو خەدەماتە بۆ هەشتی ئەسارۆک و گرجۆتیار و کەرک دێت و بەدڵنیایەوە پێشووتر دراسە کرابوو بەڵام لەبەر بەرژەوەندی کۆمەڵە کەسی تێدانا بۆ ئەم پرۆژانە ڕاجی نابوو بەڵام ئەمجارە پێم وایە بەخۆشی بێ یا بە ناخۆشی بێ لە ترسا بێ یا لە برسابێ لەبەر هەڵبژاردن ئەمجارە خزمەتگوزاریان بۆ دێنن گەرچی ئەوەندەی خەمی هەڵبژاردنەکان ئەوەندە خەمی هاوڵاتیان نییە مەبەستتەوەیە خۆی هەموو معادلەکان لە دنیادا سیاسی یعنی ئەگەر بە ئێمە مەمنونی ئەگەر لە هەڵبژاردنیش خەدەمات بۆ خەڵکی هەژار بێت 800,000 خەڵک مستەفید دەبێ لاشتی ئەسارۆک ئەگەر لە هەڵبژاردنیش بێتن ئێمە هەر مەمنونی دەست و پێیان ماز دەکەین لەبەر کۆمەڵە خەڵک ئێستا لەوێ زەوی کڕی و دەویست لە کرێتیەتی قوتاری بێت ئێستا بەواسطەی خەدەمات قوتاری دەبێتن کۆمەڵە کەس مستەفید دەبێت کۆمەڵک عقارەت دەست بەکار دەکەن ئەمانەمی باشە بەڵام باشتر ئەوەیە کە پەلەی تێدا بکرێت چکە بەڕاستی چەندین جار بەڵێن دراوە بەڵێنان جێبەجێ نەکراکان جارش جێبەجێ نەکرێت تەواو بازاری دۆخی عقارە لەو شوێنانە دەشەوێت زۆر سپاس بۆ سەردار ئازاد خاوەنی عقارات ئەملاکە لە شاری هەولێر و لەگەڵ مابوو لە ماوەی ڕابردوو زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆ ئێوەش ئازاد ئەوەی لە ماوەی ڕابردوو جێبیست بوون و بینەر بوون دۆخی عقارات و بازاڕی زەویوزار و پرۆژەکانی وەبەرهێنان بوو لە هەرێمی کوردستان وەکو کاک سەردار باسی لەوە کرد کە بەشێک لە خاوەن پرۆژەکان زۆر لە سەروی حکوومەتەوە واتە دەسەڵاتیان لە حکوومەت زیاترە بۆیە حکوومەت بە شێوەیەکی گشتی ناتوانێت لێ پێچینەوەیان لەگەڵ بکات و باسی لەوەش کرد کە ئەو پرۆژانەی کە بە تەواو نەکراوی مابوونەوە لە داهاتوودا کاری لەسەر دەکرێتن و دەدرێت بە وەبەرهێنەری دیکە ئازیان تا بێگەشتنەوەکی دیکەیە لە بەرنامەی ڕۆژە پێتان دەکەمەوە هەر شاد بن.